دەنگی ئەمریکا بۆیە زۆر خۆشمانەویست و متمانمان پێ بوو بەڕاستی ئەتوانین بڵێن پارێزەری مافەکانی کورد بوو ینی لە زۆر جار دەنگی کوردی ئەگەیان ئێمە شەمانەیە هەر بەو شێوازە بمێتەوە دەنگی مەزلومەتی کورد بگەێنێت بتوانین بۆ ئێمە ببینە بگەینە مافەکانی خۆمان و گرنجێکی تایبەتی بە شاری کەرکووک بدا داواکارین و ئێمە هەمومان هاوکاری ئەبین بە هەموو شێوەیەک لە ڕووی مێژووە لە ڕووی ئەدەبیاتەوە لە ڕووی ینی با بڵێن کۆمەڵایەتیەوە ئیتر کەلتوریە هەموو ڕووەکان و ئێمە هاوکاریان بین بەڵام بەمەرجێت گرنجە تایبەتیشکە دەنگی ئەمریکا خۆشەویستیەک و تایبەتمەندێکی لای خەڵکی کەرکووکەیە لەسەر زمانی کوردی لەسەر ئاوادانی ناوچە کوردیەکان لەسەر ناسنامەی ئەم شارە ناسنامەی ئەم شارە بڕیارە بە پێی دەستور یەکلا بکرێتەوە ڕاگەاندنی ئەمریکا بەشی کوردی پێویستە لەسەر ئەم خاڵانە بوەستێ بە گرنگیدانێکی زۆرەوە بێلایەنانە و پیشەیانە ڕاستیەکان بگەێنین خۆ من ناڵێم بێ هێزێک بێ شتی چاواشە بۆ کورد باز بکە بۆ لە ڕاگەاندنی ئەمریکا ئەبێ ئەوە بخاتە ڕوو چۆنە بێ ئێستا جوتیارێک بە بڕیارێکی بەعس بچەوسێنرێتەوە ئایا ئەم حکوومەتە ئەم میریە لە بەغایە میری و فەرمانڕەوایەکی هاوبەشی هەموو عێراقا دەنگی ئەمریکا وەکو میدیایەک هەر میدیا بۆ خۆی بۆ شار و نەتەوە و میلەتێک پێویستە بۆ کۆمەلگا پێویستە لەبەرەوەی تۆ بتوانانی بە ڕێگای میدیا ئەتوانی دەنگت بگەێنی بە کۆمەلگای نێودەوڵەتی ئێمەش لەم شارەدا کۆمەڵێک کێشەیەک هەیە بە تایبەتی مادەی 140 کێشەی زەوی زارۆشتانە تا ئێستا ئەوەی کە نەتواندراوە بە دروستی ئەو دەنگەی خەڵکی ئەم شارە بگەێنرێ بە جیهان بۆیە زەرورە پێمیش خۆشە ئەم میدیا ئیش لەسەر ئەو بابەتەکە بۆی بتوانن چارەسەرێک بدۆزنەوە بە تایبەتی لە مۆزوعی مادەی 140 و کێشەکانی ئەم ناوچێت.